لە ساڵی 1963 زاینی لە شاری سنە کە ئەکەوێتە کوردستانی باشوورەوە مناڵێک لەدایک بوو. لە بنەماڵەیەکی کورد بوو کە ناسرا بوون بە ماڵی مەلا ڕەسوول. ئەو مناڵە لەلایەن باوکیەوە ناونرا بە محەممەد سەعید. لە تەمەنێکی زۆر لاویدا یەزدان خۆی بە محەممەد سەعید ناسان، هەرچەندە ئەم لاوە لە شارەکەی خۆی بەناوبانگ بوو وەکو مەلا و قورئان خوێن و زۆر بە قوڵیش چوو بۆ باوەڕەکەیەوە. دوایی چەند ساڵێکی زۆر محەممەد سەعید ناوبانگی دەرکرد بە دکتۆر سەعید بەهۆی ئەوەی کەوا بڕیاریدا قوتابخانە تەواو کات و بتوانێت خزمەتی گەلەکەی بکات بەهۆی کارەکەیەوە و هەر لە ڕێگەی کارەکەشیەوە بتوانێت وشەکانی یەزدانیان پێڕا بگەیەنێ. دکتۆر سەعید وەکو باوەڕدارێک ژیانی خۆی تەرخان کرد بۆ یەزدان، وای لێهات لە سەرانسەری ئێران ڕێز و خۆشەویستی تایبەتی هەبوو لە لای هەموو کەسێ. پێش ئەوەی سەر بنێتەوە و بە یەزدان شاد بێت کە ئەویش لە ساڵی 1942 لە خۆشەویستی خۆی بۆ یەزدان پارچە هۆنراوەیەکی زۆر نایابی نووسی. هەستی خۆی دەربڕی بەوەی کەوا چۆن یەزدان ئاگاداری بووە. جێی شانازیە بۆ ئێمە کە بتوانین ئەم پارچە هۆنراوەیە بکەین بە سرودێک و پێشکەشی یەزدانی بکەین و بتوانین یادی برای باوەڕدارمان دکتۆر محەممەد سەعید پێ بکەینەوە.